ئەمڕۆ لە چوارچێوەی ئەو هەڵمەتە ناچاری کە لە هەندێک ناوچەی پێنجوێن بە حکمی ئەوەی کە ساڵانە ئاگریان تێدا هەیە و ئەو ئاگرانە زەرورزیانێکی گەورەی بە دارستانەکان گەیاندووە. ئێمە لە چوارچێوەی ئەو مەترسیانەیە هەساین بە هەڵمەتێک بۆ ئاگربڕ لە ڕێگەی دەرمانی بژار، وەکو ئاماژەمان پێداوە ئاگربڕ بە دەرمانی بژار ڕێگەیەکی ناچاریە، بەڵام ئاگر لە هەندێک سنوور و ناوچەی پێنجوێن زەرورزیانێکی زۆری لە دارستانەکانمانداوە، هەتا هەندێک ناوچەمان بەهۆی دووبارەبوونەوەی سوتانەکان لەو ناوچانەی کە بەردەوام ئاگریانتیا هەیە مەترسیی زۆر گەورە لەسەر دارستانەکانمانەوە. بۆ لە چوارچێوەی ئەم هەڵمەتەیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوانێ بە هەماهەنگی و هاوکاری گوندنشینانی گوندی بە تایبەت مەسۆ و کێلوو کە هاوکارێکی زۆر باش بوون و بە هاوکاری پێنجوێن شاری فێربوون و بە هەماهەنگی لەگەڵ خەڵکی خۆبەخش لەم ناوچەیە هەڵمەتێکی گەورەمان ئەنجامدا بۆ ئەوەی کە لەم سنوورانە ئاگربڕ دروست بکەین، بۆ ئەوەی کە کاتێک ئاگرەکەوێتەوانێ ئێمە بتوانین لە ڕێگەی و ئاگربڕانەوە مەترسی و زیانەکان کەم بکەینەوانێ. بە خۆشحاڵیەوانێ کە ئێمە لە سنوورێکی زۆر فراوانە ئاگربڕمان ئەنجامداوە، دوو شوێنمان ماوە هەڵ ئەسینەوانی ئەو دوو شوێنەش ئەنجامە دەین بۆ ئومێدێ بتوانین لە ڕێگەی ئەم ئاگربڕانەوە بە تایبەتی ئەم سنوورە کە سنووری قەڵای کچەیە نزیکی 4,000 دۆنم دارستانمان ئێمە لێرا هەیە. 4,000 دۆنم دارستان یعنی مەساحەیەکی زۆر فراوانە، زۆر گرنگە، بۆ ئومێدێ بتوانین بە هەمومان چەند ساڵێک نێڵین بسووتێتەوە، چونکە ساڵی پار سوتاوە بەهۆی ئەو سووتانی کە ساڵی پار لەم ناوچەیە سووتا. ئێمە دوو شەهیدمان هەیە لە پێنجوێن و لانی کەم ئەبێ بۆ شادکردنی ڕۆحی ئەو دوو شەهیدەمان بۆ ئەوەی کە ئەوان گیانی خۆیان بەخت کردووە، ئێمەش بتوانین لە ڕێگەی ئەم ئاگربڕانەوە چەند ساڵێک ڕێگری لە سووتان و ئەو زەرورزیانە زۆرە بگرین کە لەم ناوچەیە ڕووەدا بەهۆی ئاگرەوە.